100 ساڵ بە سەردامەزراندنی سوپای عێراقدا تێدەپەڕێت کە لە هەناوی جەنگی یەکەمی جیهانیدا و لە سەردەمی دەسەڵاتی بەریتانیا لە عێراق هاتەکایەوە و یەکێکیشە لە دێرینترین سوپاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە مێژووی نوێدا. سەدەیەک لەمەوبەر و ساڵێک دوای دامەزراندنی دەوڵەتی عێراق لە 6 کانون یەکەمی ساڵی 1921دا و لە سەردەمی مەلیک فەیسەڵی یەکەم سوپای عێراق بە سەرۆکایەتی جەعفەر عەسکەری دامەزرا کە کوردێکی خەڵکی گوندی عەسکەر بوو لە سنووری گۆبتەپە سەر بە چەمچەماڵ. سوپای عێراق کە لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا یەکێک بوو لە بەهێزترین و پڕچەکترین سوپاکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە سوود وەرگرتن لەو سوپایە چەندین کودەتای سەربازی لە وڵاتەکە ڕوویانداوە و تا ساڵی 1969 بەعسیەکان دەسەڵاتیان گرتە دەست. 10 ساڵ دواتر و لە ساڵی 1979دا سەدام حوسێن کودەتایەکی سپی بەسەر ئەحمەد حەسەن بەکردا کرد و دەسەڵاتی گرتە دەست تا ڕووخانی ڕژەمەکەی لە ساڵی 2003 بەردەوام بوو لە دەسەڵات. جەنگی 8 ساڵی نێوان عێراق و ئێران لە دیارترین ئەو جەنگانەیە کە سوپای عێراق ئەنجامی داوە و بە درێژترین ماوەی جەنگدا دەنرێت لە سەدەی 20دا کە بەهۆیەوە زیاتر لە 1 ملیۆن کەس بوونە قوربانی و زیانەکانیشی بە نزیکەی 20 میلیارد دۆلار دەخەملێنرێن. دواتریش جەنگی داگیرکردنی کۆیت دێت کە عێراق لە ساڵی 1990 دوای هێرشێکی سەربازی داگیری کرد، بەڵام دوای بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بۆ دەرکردنی عێراق لە کۆیت جەنگی دووەمی کەندا و هەڵگیرسا کە بە دەرکردنی سوپای عێراق لەو وڵاتە کۆتایی هات. لە دوای ڕووخانی ڕژەمی سەدامیشەوە لە ساڵی 2003 لە تشرینی دووەمی هەمان ساڵدا سوپای عێراق سەر لە نوێ دامەزرێنرایەوە. لەو کاتەشەوە تا ئێستا چەندین شەڕی جیاوازی بەخۆ بینیوە، هەر لە شەڕی دژ بە گروپە توندڕەوەکانی وەک قاعیدە و پاشماوەکانی سوپای بەعس تا دەگاتە شەڕی داعش و کەوتنی مووسڵ لە ساڵی 2014. لە کاتێکدا بەپێی یاسا نێودەوڵەتیەکان سوپای وڵات هەمیشە وەک پارێزەری گەل و نیشتیمان ڕۆڵ دەبینێت، بەڵام سوپای عێراق بەردەوام بەکارهێنراوە بۆ سەرکوتکردنی گەلانی عێراق بە تایبەتی کورد و شیعە.